خەڵکی هەرێمی کوردستان لە مانگی 11 ساڵی 2023 موچەی فەوتاوە. موچەی مانگی یەکی وەرگرتووە دوای 3 مانگ، ئەوە ئێستا لە مانگی سێیان موچەی مانگی 2 وەرنەگراتە. لەو 5 مانگا خەڵکی کوردستان یەک موچەی وەرگرتووە. بەڕاستی ئەمەی کە حکوومەت هێرێم ئێستا دەیکا لە کات کوشتن لە بەدەمەوە نەهاتن بۆ دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی سەلمێنەری ئەوەیە کە ئەم پرۆسەی بەم جۆرە قوبوڵ نییە. دەیەوێ من بە دووارگاچوونم کردووە بۆ ئەوە کە ئەگەر هاتوو بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکرا شەڕێکارێک دەگیرێتە بەرامبەر ئەوانەی کە ئیلزام کراون ئابەند کراون بە جێبەجێکردن بڕیاری دادگای فیدراڵی. کێ ئەیکە ئەم داوایە ئەوانەی کە لە جێبەجێ نەکردنی بڕیارەکە زەرەرمەند، واتە هەموو موچەخۆرێک مافی هەیە سکاڵا بکە، هەموو خانەنشینێک کە بڕیاری خانەنشینیەکە تا ئێستا جێبەجێ نەکراوە دەتوانن سکاڵا بکەن لەسەر ئەوانەی کە پابەند کراون بە جێبەجێکردنی بڕیارەکەەوە. ئەبێ ئەو کەسەی کە زەرەرمەندە لە جێبەجێ نەکردنی بڕیارەکە ئەو هەڵسێ بە تۆمارکردنی سکاڵا، وەکو چۆن مامۆستایان هاتن سکاڵایان تۆمار کرد و موچە ئاوای لات. ئومێ دەکەم ئەم مانگە تێبپەڕێ و موچەی ئەم مانگەکە مانگی دووە. بەڵام بۆ مانگەکانی تر ئەگەر ڕێکەوتنێکی نوێ نەبێ و هەرێمی کوردستان پابەندی تەواوی نەبێ بە بڕیاری دادگای فیدراڵی، بەڵێ گرفتی گەورە بۆ موچە دروستە بێ و دۆسیەی سزایی گەورە بۆ بەرپرسانی جێبەجێنەکاری بڕیارەکانی دادگای فیدراڵی لە حکوومەت هێرێمە کرێتەوە.